پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ ئینسانی موسڵمان لە ڕۆژی قیامەتە لەژێر سێبەری خێر و سەدەقەی کە لە دنیا کردێتی. جا کەسێک پێی خۆشە لە ڕۆژی قیامەتە سێبەری هەبێت، ڕۆژێکە خۆر نزمە بێت و خەڵکی عارەق دەکا بە پێی تاوانەکانی. جا کەسێک پێی خۆشە لەو ڕۆژە لەژێر سێبەری ڕەحمەت و میهرەبانی خوا دابێت، پێویستە بە پشتیوانی خوا خێر و سەدەقە بکات، چونکە ئەو خێر و سەدەقەی دەبێتە سێبەرێک بۆی لە گەرمایی و ناڕەحەتی ڕۆژی قیامەت بیپارێزێت. ئێمەش کاتێک کە مانگی ڕەمەزان بە هەمومانەوە بە پێی توانای خۆمان ئاگامان لە فەقیر و هەژارەکانە، ئاگامان لەو کەسانەی کە دەستیان کورتە، با دوای مانگی ڕەمەزانیش بە هەمان شێوە ئاگامان لێیان بێت، دڵمان بۆیان ژانکە بەزەیمان پێیانە بێتەوە بووی ئینشاڵڵا خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ کە لە ڕۆژی قیامەتدا دڵخۆش و ئاسوودە ئەبین. یەکێک لە پیاوچاکانی سەلەفی ساڵح، پێشینانی پیاوچاک ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێت، نەخۆش بوو، لە سەرەمەرگا بوو، چۆن دەڵێ بێهۆش بوو، ناڕەحەت بوو، چونکە مردنێک لێوە نزیک بوو. لە کاتێک کە بێهۆش بوو دوو قسەی کرد. یەکەمیان فەرمی خۆزگایە تازە بووایە، دووەمیان فەرمی خۆزگایە هەمووی بووایە. بەڵام کاتێک کە هۆشی هاتەوە منداڵەکان وتیان باوەکیان ئێستا تۆ دوو قسەت کرد، وتت خۆزگایە تازە بووایە و خۆزگایە هەمووی بووایە، ئەم دوو وشە چی بوو؟ فەرمی کاتێک کە بێهۆش کەوتم پاداشتی ئەوە هاتە بەرچاوم، پیشانیان دام، نیشانیان دام، هەر کەسێک جلێکی تازە پۆشاکێکی تازە ببەخشێ ئەمە پاداشتەکەیتی. من کاتی خۆی پۆشاکێکی کۆنم بەخشی، بەس کاتێککە پاداشتی پۆشاکی تازان پیشانمدا وتم خۆزگایە ئەو کۆنەی کە بەخشین تازەیەکم بەخشیایە، مادە ئەم پاداشتە گەورەیتیایە، واتە خێرێک گەورەترم کردایە. ئەمە هانی ئێمەدا زیاتر خێرکەین. وە کاتێکش ڕۆژێک فەقیرێک بەلامە تێپەڕی نانێکم پێ بوو، هەندێک لە نانەکەمدا بە فەقیرەکە، کاتێککە پاداشتی ئەویان پیشاندا کە نانێ بە تەنها بکی بە خێر چەندێ پاداشتی هەیە، نانێ بکی بە خێر، ئەو کاتم خۆزگایە ئەو ڕۆژە نانەکە بە کاملی بەخشایە پێ ناوخوات. ئەوە حەقیقەت و ڕاستیەکەیەتی. ئەمە فێرمان دەکات کە ئێمە ئاگامان لە فەقیر و هەژارەکان بێت. سوێن بەخوا ڕۆژێک دێت پەشیمان دەبینەوە لەوەی کە خێر و سەدەقەمان نەکرد، پەشیمان دەبینەوە لەوەی کە لە دنیادا یارمەتی خەڵکی فەقیر و هەژارمان نەداوە، چونکە بەپێی حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژی قیامەتە خەڵکی وای دراوسێکی دەیەخەیەگرێ، خزمەکەی دراوسەکەی یەخەی دەگرێ خوای گیان لە دنیادا ئەمە هەیبوو نەیدا بە من، پارەی هەبوو لی زیاد بوو بەشی منی نەئەدا. کەواتە بە لە ڕۆژی قیامەتە کۆمەڵە خەڵکێکی فەقیر و هەژار بەرۆکمان نەگرێ، دەوڵەمەندەکان خێرخوازەکان ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێ، بۆی لە ڕۆژی قیامەتە لای خوای گەورە شکاتان لێ نەکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ خێر و سەدەقە گەرمایی و عەزابی ناو قەبر دەکوژێنێتەوە. هەر کەسێک پێی خۆشە لە ناو قەبردا ئاگری لێ دوور بێ، ئاگری لێ بکوژێنرێتەوە و لە ڕۆژی قیامەتە گەرمایی و ناڕەحەتی خۆر نەبینێ، لەژێر سێبەری سەدەقە و خێری خۆی دابێ. با ئینشاءڵڵا ئەمڕۆ کە زیندووە خێر و سەدەقە بکە، ئاگایان لە فەقیر و هەژارەکان بێ، چونکە ڕۆژێک دێت دەڵێن خۆزگایە زیاترمان بۆ قیامەتی خۆمان بکردایە. ماڵی تۆش لە کۆتاییدا دەڵێن ماڵی من و تۆ ئەوەی کە نردومانە بۆ قیامەتمان ئەو ماڵی ئێمە، ئەوەی کە جێماوەی مناڵەکانمانە، هی زاوە و بووکە، هی کچ و کوڕە، هی خەڵکی ترە، ئەوەی کە ماڵی من و تۆیە بۆ من و تۆیە، تەنها ئەوەی کە جێمان هێشتووە نە، ئەوەی کە نردومانە کە جێمان هێشتووە پەیوەندی بە ئێمە نەماوە، بۆ خەڵکی ترە بۆ خۆی دەیخوا و ڕەفاهێتی پێوە دەکا و بەڵام محاسبەکەیشی لە ڕۆژی قیامەتە لەسەر ئێمەیە. بۆیە ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێ، خێر و سەدەقە بکەن، تەنها مانگی ڕەمەزان دەستکراوە بن، دوای مانگی ڕەمەزانیش ئاگاتان لە خەڵکی فەقیر و هەژار بێ، بە پشتیوانی خوا سەرکەوتوو دەبین لە دنیا و لە قیامەت.